دەرچوانی 12 ئامادەیی دوای 12 ساڵ هەوڵ بۆ بەدەستهێنانی نمرەی بەرز و بڕینی قۆناغی ئامادەیی و دیاریکردنی چارەنووس و داهاتویان با بڕیارە لە ناکاوەکەی وەزارەتی خوێندنی باڵا شۆک بوون. ئەو بڕیارەی چارەنووسی هەزاران خوێندکاری بە ناڕوونی هێشتەوە. هەردوو وەزارەت بۆ ناچێتە سەر بەشێک لە دەرچوان بڕیارەکانی 12 ئۆکتۆبەر بە خیانەتێکی دیکە ناو دەبن کە دەرحەق بە قوتابیان ئەنجام درا. پێمای ئاگدار کردبەوە کە خولی دوم دەرەزە بوو ئەوانەی خۆیان داخنە خولی دوم بوو پێ دەرەزە ها بەرزەبتەوە خۆمان نەداهێشتە خولی دوم خولی یەکەم ئیدی خۆمان تێپەڕ دەکەن بەڵام ئەوانە هەر خولی یعنی تقریبا ئێستا بەش هەیە با بڵێن پەیمانگاکان تقریبی 7 دەرەجە 8 دەرەجە فەرقی هەیە لەگە خولی یەکەم هۆش خەدرشی گەورەی لە قوتابیان دەکرێتن. ئەم ساڵ جیاوازێکی زۆر لە بینی دەوری یەکەم و دەوری دووەم کرایە هەر زۆر یعنی ئێستا لە جێ هەیە ئێستا ڕێبەری گەشتیاری بخۆم پڕم کردەوە دەوری یەکەم 57 وەرگرتیا معدەلی من 61 نهاتەوە دەوری دووەم بووتە 68 لە هەندە جیان 13 دەرەجە فەرقە بە زۆریش دا ئەو هەموو قەدرەچیە هەتا دەرەی تازە جێمان لێبوو دەرێن دەوری دووەم ساڕشکە هەنامینێ ئەو هەموو قەدرەچی لە تەڵەبەی دەکرێت بێزار بین بەسە بۆ 12 ساعت دەخیرین بە نەهامەتی بە نەبوونی و ئێستا ژنامان نهاتەوە حەقاوە نمرەکەم سەر و هەفتەیە 72 بەسەرەوەیە بەڵام تاواکو ئێستا لە هیچ شوێنە گوەر نەگیراوم بە هۆکاری ئەوەی کەوا من لە خولی دووەم بووم ئەویش تەنیا دەرسێک بوو ئەویش بۆ بەرزکردنەوەی نمرەکەم ناردبوومە خولی دووەم لەبەرەوەی حکوومەت کار لەسەر بە هیواکردنی خەڵکەکە بۆ ئەوەی نەتوان گەنجان نەتوان ئەو دەسەڵاتە لا بەرم بەڕاستی لەبەرەوەی دەسەڵات ئێستا هیچی بەدەستۆ نەماوە هیچی پێ ناکرێت 12 ئامادەیم تەواو کردووە بە نمرەی هەفتە بەڵام لە هیچ شوێنێ من وەرنەگیراوم ئەوە زوڵمێکی زۆر زۆرە تەنانەت 69 لە پەرستاری شەقڵا وەرگیراوە خولی یەکەم بەس خولی دووەم مەشتاوێک وەرگیراوە ئەوە زوڵمێکی زۆرە بەرامبەر قوتابیان مافی خۆمانێ بە 12 ساڵ خوێنمان بە گەرما بە سەرما مافی خۆمان سەرکەوتوو بووین دەرەجە بەرزیشمان هێناوە هەموو سەر و هەفتامان هێناوە مافی خۆمانە وەربگیرێن ئێستا بوو 2018 بیانوتە 2020 ئەو بڕیارە جێبەجێکردن یا کاکەلانی کەم 2019 تۆ دێیت تاق لە ناو خوێندنە لە ناو امتحاناتە بڕیارە دی بەسەرمانە ئێرێەوە تەڵەیە بەدەیان 1000 تەلەبە تێیکەوتین. شارەزایەکی سیستەمەکانی زانکۆلاین و پارالێل دەڵێت ئامانج لەو دۆخەی بۆ سێکتەری پەروەردە خوڵقێنراوە برەودانە بە خوێندن بە پارە لە زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان تا ئەوەی قوتابیان بە ناچاری پەنایان بۆ ببن دەشڵێت بڕیاری دابشکردنی کورسی خوێندن بەسەر خولی یەکەم و دووەمدا بە هیچ شێوازێک نەگەیشتوێتە قوتابیان و قوتابیان لێی بێ ئاگا بوون. یەکێک لەو سیستەمانێک ئەو ساڵ جێبەجێیان کرد سەتا 30 بۆ دەوری دووەم سەتا 7 بۆ دەوری یەکەم دیارە من زۆربەی ئەوەی کە پرسیارم کردیە بە هیچ شێوەیەکی ئەو بڕیار نەگەیشتە قوتابیان چۆن دەکریانی قوتابیان بڕیارێکیان پێ نەگەیە دواتر لەسەریان جێبەجێ بکرێت بەداخەوە زیاتر پەرەدانە بە زانکۆ ئەهلیەکان و خۆڕەکردنی بازاڕە لایەنە و زانکۆ ئەهلیانە کە ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ژمارەی زانکۆ ئەهلیەکان زیاتر دەبێت و کوالیتیشان دادەبەزێت. دوای گەڕانەوەی ناوی دەرچوان لە زانکۆ و پەیمانگاکان دیمەنێکی سەیر بینرا کە بێبەشکردنی هەزاران قوتابی بوو لە خوێندنی زانکۆ و پەیمانگاکان بە جۆرێک ناوی کۆنمرەی سەر و نەوەدیش نەگەڕاوەتەوە ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە تاڵەیە کە لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ سیستەمی وەرگرتنی قوتابیان ڕوو لە پاشەکشێ و بە زیانی قوتابیان دەشکێتەوە بە وتەی شارەزایانیش دەرکردنی بڕیاری دابشکردنی کورسی خوێندن بەسەر خولی یەکەم و دووەمدا بە شێوازی 170 بۆ خولی یەکەم و 130 بۆ خولی دووەم بەبێ ئاگایی قوتابیان و لە ناوەڕاستی تاقیکردنەوەکاندا دراوە ئەمەش بە زوڵمێک دەرحەق بە خوێندکاران دادەنرێت. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.